ماوەی زیاتر لە 10 ڕۆژە لە چەند گەڕەکێکی قەزای خانەقین بەهۆی سووتانی مەحاویلەی کارەباکەیانەوە کارەبای نیشتیمانیان نییە. ئەم خێزانە کە دانیشتووی گەڕەکی مەڵکشایە لە قەزای خانەقین دەڵێت لەم وەرزی گەرمادا زیاتر لە 10 ڕۆژە نە کارەبای نیشتیمانیان پێدراوە و نە مۆلیدەش. ئەو دەڵێت تا ئێستا هیچ کەسێک بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتووە. باید برسه دادمان یه مانگی ما کاربان نریم نه آو دیریم نه کاربان گیش ما نخوشی من والله العظیم ای آفرتکم روزی 4 دردی دلشان خوی خم دیوش صفان دیریم و قسم صبا لرزم یه بعد تنی کار ما بکن بعد ماشا بکن آو بنفمان کاربا بنفمان ای عالم گیش نخوشه ورجع إلي حد الآن ما كهرباء نريم لما ولدي لا كهرباء ديريم بانت ما شو أبكر بيش بدأ منطقة شونا جوراك بعد بيشجي بعد وسكرتيرك بعد هبات ما شو أبكر رجال اللي دان كيم أرمان خاصي بكنو يا بيس رجع إيما كهرباء نريم ولا إيه تارجع والله ولا إيه نيت يعني ميوان بعد ما المانو خمان بدبختی منال دیدیم أخي خدا قبول که مردم كهرباء خلاص بود سوزي شو تيارن خاصی کنو گرمت زمستان بیاد تقینیه که وبانصر والله گرم مانا یه خدا قبول که رجا بکن لی گورای لگیشتیر تقلی گرمان بکن تاگر راحت بکیمن نخوشیم والله نخوشیم پیل نیری بینیم و بانقوما لێپرساوی بەشی چاکسازی لە کارەبای خانەقین دەڵێت زۆری خواستی هاوڵاتیان لەسەر بەکارهێنانی کارەبا و کۆنی مەحاویلەی گەڕەکەکان ڕۆژانە گرفتی بۆ دروست کردوون لەلایەن پارێزگای دیالەشەوە کەمترین مەحاویلە بۆ خانەقین دابین دەکرێت. ببوونێ کارەباوەگە محاولەکەی سوتاوە قایمقام بە خۆشحاڵی و برراریدا ئەمڕۆ ئینشاڵڵا دیالەوە بگەیت یەکسەر ئەرا منتەقە بەسنی بۆ ئەو شەسماڵە کە لا مەدرسەکە بەرەولایە ببوونێ مۆلدەگەیشەوە ئەو خۆی خاونەکەی چەندی ئەمڕۆبیانی و 4 مانگانیایی سەیەکتر هاتیە ئەو منافەسەس موافقەوە ئەویش دریا ئەو دوو مۆلدەر دانت لە منتەقەکە بتوانێت کارەبا بێت لە منتەقەکە ئەوە دوو ئەی نقطە مهمە لە بن مۆلدەگە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە خانەقین گرفتی کەمی و نەبوونی کارەبا بەرۆکی هاوڵاتیان دەگرێت. لە ئێستاشدا ڕۆژانە بە سیستەمی 2 سەعات بە 2 سەعات کارەبا بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. هاوڵاتیانیش داواکارن ڕۆژی کارەبای نیشتیمانی لە شارەکەیان باشتر بکرێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.